با جەژن مایەی شادی دەروون بێ، بۆ هەموو زامێ ئەو گۆشتە زوون بێ. جەژن کە لە زمانی عەرەبیدا بەعید هاتووە وەک سەرچاوەیەکە بۆ شادی و خۆشی دەربڕین. باشە بۆچی لە جەژندا دەبێت شادی و خۆشی بێتە سەر سفرە و خوانمان و دڵ و دەرونیشمان شاد و بەکەیف بکات؟ ئەمە وەڵامێکی زۆر سادەی هەیە، بەڵام تا بڵێ گرنگ و بایەختار. ئێمە هەردوو جەژنی ڕەمەزان و قوربانمان دوای بە ئەنجام گەیاندنی دوو پەرستشی گەورە و بنەڕەتی دێن کە ئەوانیش حەجی ماڵی خودا و ڕۆژووی مانجی ڕەمەزانە. بەڵێ ئێمە مانجێک بە ئەمر و فەرمانی خوای پەروەردگار بە ڕۆژوو بووین. ڕۆژەکانمان بە تینوێتی و برسێتی بەڕێ کردووە، جەستە و ڕۆحمان بە شێوەیەکی تەواو نەک لە حەرام بەڵکو لە حەڵاڵ و موباحەکانیش گرتووەتەوە. لە ڕەمەزاندا زمانمان بەبێ دەنجێکی قوڵ سپاردووە و ئەوەی زمانی ڕۆح و معنەویاتمان باڵا بکە. لە ڕەمەزاندا جۆڵەکانی جەستەمان کەم بوونەتەوە بۆ ئەوەی جۆڵەی پڕلەویستی خواییمان باڵا و نمایان بێ. بەڵێ لە ڕەمەزاندا خۆمان لە زۆر شتی ڕێگە پێدراوی ئیلاهی گرتبووەوە. شتە دنیاییەکانمان بەجێ هێشت بوو بۆ ئەوەی لە خودا داوا بکەین، بۆ ئەوەی احتیاجەکانمان بەرینە بەردەم خەزێنەی پڕی خوای گەورە. بڵێن خوایە گیان، دەبینی چۆن چارۆکەی سواڵی محیبەت و ڕەزامەندی تۆمان ڕاخستووە. ئیلاهی دەبینی بەرماڵی احتیاجیمان لە بەردەم ئەم مانگەدا داخستووە بۆ ئەوەی دراوی لێ خۆشبوونی تۆمان دەستکەوێ. لە ڕەمەزاندا هەمومان لە هەژاریدا دەژیاین. هەژاریەک محتاج بە قومە ئاوێ، احتیاج بە لەتەنانێک. بەڵێ لە ڕەمەزاندا هەمووان بە میر و گەداوە بە هەژار و دەوڵەمەندەوە محتاج و احتیاجین. باشە بۆ هەژار بووین؟ بۆ هەمومان لە ڕیزی گەدایەکدا بووین. ئەخرازیزان هەمومان لە دنیا هەژارین، هەژاری کردەوەی باش، هەژاری ئەو کار و کردەوانەی کە خوداوەند لێیان ڕازیە. بەڵێ هەمومان هەژارین، دەوڵەمەندی دنیا و هەژاری دوا ڕۆژ. ئەوەی ئێمە هەڵدەخەڵەتێنێ دەوڵەمەندی دنیاە، بەڵام دەوڵەمەندی دنیا ئەگەر ئاگامان لێ نەبێ هەژاریەکی پڕ لە نەدامەتی قیامەتی بە شوێندا دێ. ئەو کاتە دەوڵەمەندی دنیا و دوا ڕۆژ دەبین کە کار و کردەوەی باشمان زۆر پێکەوە نابێ، کە ڕەفتاری جوانمان سەریەک نابێ، کە عیبادەتێکی مەقبوڵمان ئەنجام دابێت. الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. دەبێت جەژن بجێڕین و شادی و خۆشی دەربڕین، چونکە عیبادەتێکمان ئەنجام داوە، پەرستشێکمان کردووە، ئەوەندە گەورە و گرنگە لە میزانی خوای گەورەدا کە شادی جێڕانی دەوێ. بەڵێ عیبادەتی مانجی ڕەمەزانمان بەشی لێ خۆشبوونمان دەکا. سروەی فێنچی عیبادەتی ڕەمەزان بەشی ئەوە دەکا دڵ و دەرونی گرگرتووی حەشری تەمەنمان فێنک کاتەوە. ئاوی سازگاری لێ خۆشبوونی خوای گەورە لەم مانگە پیرۆزەدا ئاوی سازگاری سەرفرازی دەخاتە سەر لێوە وشکەکانمان. کەواتە بۆ جەژن نەجێڕین، بڕیارە خودا لێمان خۆش بوو بێ، بڕیارە میهرەبانی ئیلاهی بەسەرماندا دابکات و چێڵگەی وشکی تەمەنمان سەر لە نوێ بکاتەوە بەزەنوێر. بڕیارە زەویە بێ حاصلەکانی تەمەنمان سەراپا بکاتە قەرسیلی چاکەکاری. کەواتە بۆچی جەژن نەجێڕین؟ مەگەر ڕەزامەندی خوای گەورە جەژن جێڕانی ناوێ؟ مەگەر لە تەواوی تەمەنماندا بە شوێن لێخۆشبوونی خودادا ناگەڕین؟ دەی لە مانجی پڕ لە ڕەحمەتی ڕەمەزاندا دەستمان کەوتووە. مەگەر لێخۆشبوونی خوای گەورە هەروە سادە و سانایە و بە دراوێکی کەم بەدەست دێت؟ نا، ڕەزامەندی خوای گەورە زۆر سەنگینە، لێخۆشبوونی خوای گەورە زۆر بەرینە. بۆی حەقی ئەومان هەیە جەژن بجێڕین و شادیدا بەش بکەین، دڵمان خۆش بێت و شیرینی کەیف و سەفا بە یەکتری ببەخشین. بەڵێ جەژنی ئێمە جەژنی عیبادەتە، بەو مانایەی خۆی عیبادەتە و دوای عیبادەتێکی گەورە و گرنگیش دێت کە مانجی پڕ لە کەرەمی ڕەمەزانە. ڕەمەزان ئەگەر قوتابخانە و فێرگەیەک بێت و بە درێژایی یەک دانە مانگ لە ناویدا مەشقمان کردبێ، یاخووانەی حکمتمان خوێندبێت،
ئەوە ئاخر ڕۆژی ڕەمەزان کارتی سەرکەوتنمان لەلایەن پەروەردگارەوە وەرگرتووەتەوە، مژدەی سەرکەوتنی قۆناغێکی گرنگی تەمەنمان پێدرایەوە. بۆیە ئەمڕۆ شادی دەجێڕین، ئەمڕۆ دڵەکانمان بە خۆشی ئاوەدان و لێوە وشکەکانیشمان بە خەندە تەڕ و پاراو. الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. جەژن بە کۆمەڵ و شادی پێکەوە دەجێڕین، چونکە لە تەواوی ڕەمەزاندا پێکەوە بووین. لە ڕەمەزاندا عیبادەتێکمان کرد بە هەرەوەس هەمومان پێکەوە خەریکی بەیەکەوەنانی چاکەکاری ئەو مانگە بووین، پێکەوە هیلاکی ڕۆژمان دەکردە توێشەبەرەی ئێوارەوە، هەستانەوەی پارچێومان بە سەحوورێکی پاک و خاوێن دەبەخشی، لە میحرابی دوعاکانماندا تەمەنای سەرفرازیمان بۆ یەکتری دەکرد، لە دەفری خاوەنی ڕەمەزاندا بەشی ئەوانی تریشماندا. بۆیە چۆن سفرەی بەربانگان وەکو یەک ڕازاوە بوو، ئێستاش لە جەژندا پێکەوە سفرە و خوانمان تێکەڵ دەکەین و شادیەکانیشمان دەکەینە یەک جۆر خۆشی و سەرفرازی. یەکێک لە بایەخە گەورەکانی جەژن بریتیە لەو یەکسانیەی دروستی دەکا، یەکسان لە پۆشیندا، یەکسان لە خواردن و خواردنەوەدا، یەکسان لە شادی دەربڕیندا، تەنانە دەوانەشی لەگەڵماندا بە ڕۆژوو نەبوون ئەم شادی و خۆشیە دەیانگرێتەوە. ئەوانیش مافی ئەوەیان هەیە هەستی خۆشی دایان بگرێ، ئەوانی شیرینی جەژن بچێژن و هەز بە تامداری جەژن بکەن. فەڕەحی جەژن ئەوەندە بەهێزە، شادی جەژن ئەوەندە بەتینە، هەمووان پێکەوە لەسەر سفرەی شادیەکانی کۆ دەکاتەوە، هەمووان دەخاتە مەحشەری میهرەبانی خوای گەورە و بە سۆزدایان دەپۆشێ. بەڵێ جەژن سۆز و میهرەبانی پەروەردگارە بۆ سەرزەوی، ڕەحم و شەفەقەتی ئیلاهیە بۆ سەحرای هیستێدا نەڕواوی تەمەنمان، شادی کانیاوی پەروەردگارە بۆ کارێزی وشکی خەمەکانمان. بۆیە پێکەوەین لە جەژندا، چۆن پێکەوە بووین لە ڕۆژە گەرمەکانی ڕەمەزاندا پێکەوە دەبین لەسەر سفرەی شادیەکانمان، چون پێکەوەین لە پێدەشتەکانی عیبادەتدا ئاواش پێکەوە دەبین لەسەر لووتکەی شادیەکانیشمان. جەژن بۆ ئێمە جەژنی بە ئەنجام گەیشتنی کاروانی خواپەرستیمانە بە منزڵی سەرکەوتن، جەژنی گەیشتنەوەمانە بەو زێد و نیشتیمانی خواپەرستەی کە بەر لە ڕەمەزان بەجێمان هێشتە بوو، جەژنی ئاشت بوونەوەمانە بە ڕۆح و دەرونی خۆمان، جەژنی شاد بوونەوەمانە بە ئیمان و باوەڕێک کە خودا پێی ڕازیە و دەمان باتەوە بۆ ئاستانەی بەختەوەری دنیا و دوا ڕۆژ. کەواتە جەژنتان پیرۆز و هەموو ساتێکتان جەژن و شادی بێت.